بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری کریستیانەکان لە وەزارەتی ئەوقاف هەڵساوین بە سازدانی ئاهەنگێک بە بۆنەی ڕۆژی جیهانی منداڵان و هەروەها بە پێشکەشکردنی هەدایە واتە دیاری بۆ منداڵە ئاوارەکان و ئێمە زۆر دڵخۆشین کە منداڵەکانمان لێرە دڵخۆش بوون لەگەڵمان. هیوادارین ئەم دیاریانە دڵخۆشیێک هەدە دڵی مناڵانەوە کەوا بەو ڕۆژای خۆیان ڕۆژی مناڵان دڵیان پێی خۆش بێت و ئێمڕۆ بە ئەبینین خۆتان ئەم مناڵانە بێت چی خۆشیەکان. ئەم جۆرە چالاکیانە پێویستە لە هەموو شوێنێکا دامرێ بە تایبەتی یان لە ناو مەطعەمەکان یان لە ناو کافتریاکان بە هەموو شتانێک کە ئەخورێت یا وەکو لایەنی خواردنەکان زیاترکە ئەجێتە بۆری هەناسەوە پێویستە کە ئەم زانیاریانە فێری خەڵک بکرێ بۆی ئەگەر دنیا بوو کەسێکی شارەزا لەوێ بوو بتوانێت کەسی ژیانی کەسی ڕزگار بکە. بڕیارمانەوە بە باشمانزانی کە چالاکیەک پێنجیازە چالاکیەکانی ترمان ئەویش ئەوە بوو لە ناو شوێنێکی گشتیە هۆژاری تەندروستی بین لەسەر چۆنێتی ئەنجامدانی فریاگوزاری سەرەتایی بۆ ئەو کەسانی کە شتێک لە قورگیان ئەگیرە وەجگەلۆژ ئەنجامدانی فریاگوزاری سەرەتایی بۆ ئەو کەسانی کە لە ناکاو لە بەردەممانە تووشی حاڵەتێکە بنکەلایانی دڵوسیەکانیان نامێنێت هەناسیانیان نامێنێت چۆنێتی شێلانی دڵوسیەکانیان بۆ باز ئەەکەین. از که حاتم ارومیه حالا نخواستم شعار به من یا هم فکر که حالا که من تحت تاثیر قرار گرفتم نه از دو شهر رو که همیشه هر وقت ترمه فکر دارم که سالهای سال اول زندگی کردم یک شیراز یک چی ورا ارومیه الان مهاباد جمع خواستنه بعد مهاباد شهر سلندج حالا شهران کردنشین حالا کرمانج یا سوران فرق نکنه سامرا ما با از هر ما و پیامه کردن خراسان بگیم حواله میخوام ام تبینن که دولمندی و عزمان کردی و دولمندی و موسیقی و هنر و کلتور کردی هنقدر از زوره که آروکه شاخه که اول کرمانجی تشیتن او هنده دولمند بید و او قاس آخاتون بگوتنی هبید و هر وقت خود هنر و موسیقی هم کرد اورمیه که هنره که زور جانه